هەمومان دڵخۆشین بە سەرکەوتن و بە ڕزگاربوونی مسلمانان لە هەر شوێنێکێ لە شەرق بۆ غەرب. بەڵام ئێستا وا خەریکە بە فێڵێکی شەیطانی و بە دەستکیسەی ئەم لا ئەولا خەریکە مسلمانان دڵیان کرمێ ئەبێ لە یەک لەسەر ئەوەی ئایا فەلەستین سەرکەوت یا سەر نەکەوت. نە من دینارێکم داوە نە تۆ دینارێکت داوە نە تۆ دڵۆ پێ خوێنە ڕشتۆ نە منیش. هەمومان لە جێ گەرم و نەرما بووین. چ پێویستەکان من بە تۆ بڵێم منافق لەبەرەوەی تۆڵی کاکە زەرەری جەنگەکە زۆر بوو پێویست ناکا من بێم بڵێم تۆ منافقی تۆ ئیسرائیل خۆشەوێ. بەڕاستی جوان نی. حەقا ئێمە لە قسەت تێ بگەین ئەوسا یعنی بەرامبەری بوەستین تەعەسسوبمان نەبێ. بەخوا ئەوەی ئێمە شەڕمانە لەسەری لای غەزە تورێکی قوڕاوی نایەنێ. سەرکەوت سەرنەکەوت تورێک نایەنێت تور. ئەو پێویستی بە نان و ئاو و پێویستی بەوەیە پێویستی بەوە نیە تۆ لێرە چەپڵی بۆ بکتی بڵێ وەڵا سەرکەوتن ئافرین چەپڵی تۆ فلسێ نایەنێ نایهێنێ پارە ئەدەی بیدە خوارد نەدەی بیدە هاوکاریەکەی بیکە ئیتر تۆ لێرەوە دڵی براکەی دڵی من عاجزەکەی. ئەگەر قەرار بێ مسلمانان یەکیان خۆش بێ من ئەولاترم خۆشت بوێم تا غەزە من ئەولاترم. من براتم لە دین براشتم لە نەتەوە براشتم لە وڵات من ئەولاترم منت خۆش بوێ نابێ من عاجزکەی نەک ئەو لەو پەڕی دنیا کاکە خۆشمانەوێ هەمومان. بەڵام تۆ من عاجزکەی لەسەر مسلمانێک کە بەس لە دین براتە ئێ من لە نەتەوەش برات نیم ئێکرێت تۆ من تەخوینکەی لەبەر خاتری ئەو ئێمە لێرە شین و ڕۆژ شایی و هەموو شتێکمان بەیەکەوەی لە وڵاتە ئەکرێت تۆ دڵی من بشکێنی لەبەر خاتری ئەو کە لەوێ بەس قیامەتمان بەیەکەوە هیچمان بەیەکەوە نییە. کابرا لە وڵاتی خۆی لە ماڵی خۆی لە ئاوی خۆی ئێمە لە وڵاتی خۆمان و معقول نییە بەربینە سەر و چاوی یەک لێرە لەسەر چی ئەو کابرا هەر ئاگاشی لێرە هەر نییە. ئەی حەقیقەت چییە؟ ئایا غەزە سەرکەوت یا سەر نەکەوت؟ وەکو مەسەلەی قاتەکە وایە ئەوان کە ئەڵێ سەرکەوت ئەڵێ کاکە ئیسرائیلمان چاوترسێن کرد ئیتر جارێکی تر ناوێرێ ئاوا بە زەقی بێتە سەرمان چاوترسێنمان کرد زانی لەگەڵ کیا بەرامبەر ئەمیش ئەڵێ کاکە ئەمەی تۆ ئێڵەی شتێکی معنەویە سەیریشتە حیسیەکە کە 50,000 کەس کوژراوە هەر یەکێک لەم 50,000 کەسە لە کەعبە پیرۆستر بۆ لای خوا کە کوژراوە. ئێلم لاشەوە ئەوەش هەیە زەرەرێکی زۆر دراوە بەبێ قازانجێکی مەلموس بەبێ قازانجێکی هەست پێکراو بستێ لە خاکی مسلمان وەرنەگیراوەتەوە لە فەلەستین وەرنەگیراوەتەوە لە جوولەکە عەفو خاکی مسلمانان بێ و لە جوولەکە وەرگیرێتەوە وەرنەگیراوەتەوە. خانوویەک بە پێوە نەما شار بە پێوە نەما مسلمانێک بە شەلوقەمی هەموو شەلوقەم بۆ وڵات هەمووی تێک چوو. ئەگەر ئەمە یەک بچوویتە پێشەوە ئەڵێن کوژران لە پێناوی خاک و نەتەوە نیشتیمان شەهید بوون ئێسەش هەر شەهید بوون. بەڵام ئایا سوودە بینی لەم شەڕە؟ پێش شەڕەکە وڵاتانی سوننە وتیان برای بەڕێزم شەڕ مەکەن شەڕ عاقیبەتەکەی هەرە بێ دانیشیتەوە بۆ ئاشتی هەر کەس بیباتەوە. وتیان ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل خیانەتە و نابێ ڕێکەوی لەگەڵ ئیسرائیل. ئێستا کە 50,000 کەس کوژرا هات لەگەڵ ئیسرائیل ڕێکەوت ئەڵێ سەرکەوتین. ئێ پێش شەڕەکە بۆ ڕێک نەکەوتی لەگەڵ پێش شەڕەکە پێشەوەی کەسێ بکوژێ کەسێ خوێن لە لوتی بێ کەسێ بەڕاستی یەکمان تەواوە ها یەکمان برینار کردو دڵەکانی یەکمان برینار کردووە ئەمە شتێکی خراپە بەڕاستی.